بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕاپەڕی نەکەین وەکو ڕووداوێکی مێژوو کرد. ڕاپەڕین لە مێژوودا گۆڕانکاریکی کۆمەڵایەتیە. ڕاپەڕین کۆتایی هێنانە بە سیستەمێک و بە سەردەمێک و دەستپێکی قۆناغێکی نوێترە. دەپرسین ئایا ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 چ گۆڕانکارێکی فکری و فەرهەنگی و کۆمەڵایەتی لە کۆمەلگای کوردیدا دروست کرد؟ ئایا ئەم ڕاپەڕینە کۆتایی بەو کێشانە هێنا کە لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا هەبوو؟ ئایا ڕاپەڕینی بەهاری 1991 کلیل بوو یاخود دەواازەیەک بوو تاوەکو ئێمە بکرێنەوە بە ڕووی دروستبوونی دەوڵەتی نەتەوە ئەوەی کە لە مێژوودا هەیە؟ ئایا ڕاپەڕین چ کاریگەریەکی هەبوو بۆ سەرپارچەکانی تری کوردستان و نەتەوەی کورد لە سێپارچەکەی تری کوردستانە؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدولخالید سابر توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد، کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەی کوردستان بەخێر بێن بۆ ستودیۆی سۆراغی مێژوو. مامۆستا عەبدولخالید ئەگەر ئێمە لە ڕوە ئەندازەیەک فکری و یا مێژوو کردەکەی و قسە لەسەر چەمکی ڕاپەڕینکەین ڕاپەڕین بریتە لە چی؟ ڕاپەڕین 1991 بەڕاستی و پێشینێکی خۆی هەیە. ئەو ڕاپەڕینە لە بەو شێوەیە دروست نەبووە یەکسەری بڵێن بە یەکسەر ئەو ڕاپەڕینە بێتە ئاراوە، بەڵکو چێشانەوەی چەندین ساڵەی حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق لەسەر گەری کورد ئەوە وای کردووە کە گەری کورد نەوەکانی گەری کورد بەڕاستی و حکومت دژایەتی حکوومەتانە ئەگەر چی پێشتر باوەباپیرانیان دژایەتی حکوومەتانیان کردووە کەم بێیان زۆر بێ، واروەها چەندینیش لە سەرەتای ساڵانی بیستەکانی سەدەی بیستەمەوە من بە کورتی زۆر بە کورتی ئاماژەی پێدەدەم چەندین جەمعەتی سیاسی جگە لە جەمعەتە ڕۆشنبیرەکان لە باشووری کوردستاندا دامەزراوە لە شارەکانی کوردستان بە کەرکووکیشەوە. ئەم جەمعەتانە بەڕاستی ڕۆڵێکی گەوران هەبووە لە بژانەوەی هەستی نەتەوەی لە لای تاکی کورد، ئەگەر چی هەندێکیان تەمەنیان کەم بووە بەهۆی ئەو فشارە زۆرەی لەسەریان بووە، وای کردووە کە ئەم جەمعەتانە زیاتر یعنی ناوێکی تر بگۆڕن و هەروە ئەم جەمعەتانە نەتوانن بە تەواوەتی برۆ بدەن لە بەرەوەی یان ساڵێکە یا 2 ساڵ یا 3 ساڵە لەبەرەوە دەبینین ئەمانە کاریگەریکی زۆریان هەبوو لە سیاسی نەتەوەی کورد. اینجا لە دوای ئەوەی 4 تەمووز 1950 حکوومەتی پاشایەتی ڕۆخابەوەی کودەتاکەی عەبدولکەریم خاسوو حکوومەتێک لە دوایەکەکانی جمهوری بەڕاستی زیاتر لە حکوومەتی پاشایەتی ویستویان هەستی نەتەوەی لای تاکی کورد نەهێڵن و چەوسانەوە و ڕاوەدونان و گرتن و مەسەڵەن کوشتار و دێوێرانکردن و ئەنفال و کیمیایی ئەوانەتی هەموو بەدواتە هات هەموو ئەمانە وای کرد کە تاکی کورد ڕقێکی بەرامبەر بە حکوومەتانە لا دروست ببێت بۆ ئەوەی بتوانێت کە مافەکانی بەدەست بێنێت چ شۆڕی چەکداری بێت چ ڕاپەڕینی جەماوەری بێت. وەڵێ ئەمە ئەم چەمکە چەمکێکی مێژوو کردە گەر ئێمە زۆر ڕاپەڕینی بۆنمە ئازاری 91 دیاریش نەکەین قسە لەسەر خودی چەمکی ڕاپەڕین بکەین لە ناو مێژوودا. ئایمە چەمکێکی مێژوو کووردە یا حتمێتێکی مێژوویە ئەبێ ڕاپەڕین دوجار دوای هەموو زوڵم و ستەم و چەسانەوە یەک بێتەکایەوە. لە سەرانسەری جیهاندا ڕاپەڕین چەکداری هەیە و ڕاپەڕینی جەماوەری هەیە، واتە ئەوەی سەرشەقام و جادوینەکە. ئەو ڕاپەڕینەی کە ڕوویدا لە ئازاردا ئەگەر ڕاپەڕینەکە سەرەتا با بڵین پێشترش ڕاپەڕین هەبوو لە شاری سلێمانیدا بەرامبەر بە حکوومەتەکان و ڕاپەڕینی یاخۆ پیشاندانی ڕۆژی 6 ئەلولی 1990 شاری سلێمانی کە کوشتارێکی لێکەوتەوە لەلایەن حکوومەتی مەلەکی و کاتان و بەرەتانیەکان کە فشاران کرد. ئەوان داوای مافەکانیان کرد کە پێشتر داوای مافەکانیان کردبوو، بەڵام حکوومەتی بەرەتانی و حکوومەتی عراقی مافەکانی پێشەرکردن. ئەوەی ڕاپەڕینی خۆشمان کە ڕاپەڕینێکی جەماوەری بوو، دوایتر تەمان ئەو ڕاپەڕینە بۆیە دروست بوو لەبەر دژی ئەو دام و دەسەڵاتی ئەوێ. ئەو ڕاپەڕینێکی مێژوویە چونکە داوای بۆ سندنی مافەکانی گەری کورد بوو بۆ دەرپەڕاندنی دەست و دایرەی حکوومەتی دیکتاتۆری سەدام بوو کە بە چەندین ساڵ بە هەمان بە چەندین جۆر و بە چەندین سیاسەتی نامرۆڤانە گەلی کوردی لە باشووری کوردستاندا چەسانەوە تەنانەت زەرری هەبوو بۆ گەلی کوردی ناوچەکانی باشەکانی تری کوردستانیش. لە مێژووە هیچ تیۆریەکەی قسە لەسەر چەمکی ڕاپەڕین بکە یا قسە لەسەر چۆنەوەی بژانەوە یا دەستە جەمعی جەماوەری بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەیە کە ئەم دیاردەیە پێچەوانەی باوە کۆمەڵایەتیەکە کۆمەلگا ئیدارە ئەدات. ڕاپەڕین ئەگەر بگەرم بۆ پێش زاین یەکەم ڕاپەڕینی مێژووی لە سەردەمی فەرعەونەکانە ڕوویاوە لە دژیدا پاشای
فرعونی ئەو کاتە ڕوویاوە کە ئەو بە یەکەم ڕاپەڕینی مێژووی دادرێن لە مێژووی مرۆڤاتی من کاتی خۆشی دەوری 500 ساڵم پێش لەسەرەوە مەقالێکم تەرجەمە کردووە ڕاپەڕین دوای ئەوەش تەمە چەندین ڕاپەڕینی تر هەیە من نام باسی کردم چکە ماوەکەکەمە لە سەردەمی سەدەکانی ناوەڕاستیشا لە ئەوروپاشە بە هەمان شێوە ڕاپەڕین دژی دەرەبەکەکان یانی فیوداڵەکان و دژی حکوومەتی پاشایش ڕاپەڕین هاتوتە ئاراوە ئەمە نەک بڵێ لە ئاسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵکو لە ئەمریکای لاتینیش لە دژی ئیسپانیەکان ڕاپەڕین هاتوتە ئاراوە کە ئیسپانیا ئەو ناوچانی هەموو داژی کردو کە هەندی سوورەکانی لێبووە لە ئەوروپا بە هەمان شێوە لە ئەفریقا بە هەمان شێوە لە ئاسیایە چەندین ڕاپەڕینمان هەیە کە ڕاپەڕینی جەماوەری کە دوایی بۆتە چەکداری ڕوویاوە لە ئەنجامیی لە ئەنجامی دەرەبەگاتی کە سیستەمی دەرەبەگاتی وە لە ئەنجامی سیستەمی دەوڵەتەکانیشانیان حکوومەتەکانیان ئەم ڕاپەڕینانە ڕوویاوە تەنانەت کە ژاپۆن لە ساڵانی کۆتایی سیەکانە کە چین داگیرەکات ڕاپەڕین ڕوویاوە لە مەنسووریاوە لە هەندێک شوێنی تر دوای ئەوە اینجا مەسەلەی چەکداری دێتە ئاراوە کە ڕابەرەکەی ماوچیتۆنگ بووە. کاک جەبار ئایا ڕاپەڕین ئەگەر بڕیار بێ زۆر جار ڕاپەڕین لە پێناوی برسێتیدا بێ بۆ نان بێ یاخود ڕاپەڕین بێ لە پێناوی تێکچوونی شیرازەی کۆمەلگا بێ یا لە پێناوی ڕاپەڕینیان ڕێنیسانسێکی فەرهەنگی و کەلتوری دابێ ئەمەی کورد ئەمەی بەهارینەوە یەک ئەکرێ ئێمە بڵین ئەمە تەنها ڕاپەڕینێک بوو بۆ تەواوی ئەم چەمکانە یاخود ڕاپەڕینێکی نەتەوەی بوو لە ساڵینەوە یەکە دروست بوو. بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بە بەرنامەکەت بەخێراتنی جنابی مامۆستا دەکەم. من پێم خۆشە بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بم شێوێ بدەمەوە پێشکێک بۆ خودی وەڵامەکە دروست بکەم ینی بە شێوەیەکی گشتی میتوانم بڵم ڕاپەڕین شێوازێکە لە شێوازەکانی خەبات شێوازێکی کاریگەری خەباتە کە لەلایەن کۆمەڵێکی دیاریکراوە دەستە جەمعەیەک یا کۆئیرادەیەکی خەڵکێکی دیاریکراو بۆ بەدیهاتنی ئامانجێکی دیاریکراو بە ئەنجام دەگات لە قۆناغی لە قۆناغەکانی مێژوو. هەڵبەتە ڕاپەڕینیش وەکو مامەسال لە هەندێک مەحەڵەی مێژووی ئیشارەتی پێدا پۆڵێنی هەیە ینی سروشتی ڕاپەڕینەکان جیاوازن دەشێ ڕاپەڕین لە نێوان یەک نەتەوە بێ خۆ بەخۆ لە پێناو هەندێک گۆڕانکاری وەرچەرخامێ دەکرێت نێوان نەتەوەیەک و نەتەوەیەکی تر بێ یا نەتەوەیەک و هێزێکی سیاسی یا داژیکەری هەر هێزێکی سیاسی بێ جۆری ئەمانش پۆڵێنی ئەمانش کە زۆر ئێمە لەو بەرنامە باسی بکەین ئەوەیە وەکو مامۆستا شاری پێدا لە هەندێک قۆناغی مێژووی دەشێ بڵێن ڕاپەڕینێکی چینایەتی بێت چینێکی دیاریکراوە بەرامبەر بە چینێکی دیاریکراوە لە محەڵاتی مێژوو وەکو مامۆستای شاری پێدا زۆر جار ڕوویداوە دەشێ ڕاپەڕینێک بێ بڵێن وەکوی لە ڕێنسانس لە ئەوروپا ڕوویدا ڕاپەڕینێکی بڵێن ڕۆشنگەری بێ قۆناغەکە خەمڵی بێ لە ئەنجامی خەمڵینی قۆناغێک لە قۆناغەکان دیاریکراوە لە پێناو وەرچەرخانی قۆناغی پێشووتێر و نقطەی وەرچەرخانە بە قۆناغی پێشکەوتنگەری کە قۆناغ خەمڵێ دەشێ ئەم شێوازە بەو شێوە بێت دەشێ وەکو ئیشارەت پێدات لە ئەنجامی زوڵم زۆری ڕژێمێکی دیاریکراو یا پاشایەکی یا دیاریکراو یا هێزێکی دیاریکراو پەرچەکردارێک دروست ببێ یا خواستێکی گشتی جەماوەری دروست ببێ کەواتە بە گشتی توانین بڵێن ڕاپەڕینێکی کۆمەڵایەتی و هەروەها سیاسیشە بەڵام سروشتی ڕاپەڕینەکان لەگەڵ ڕاپەڕینی بەهار نوتیەک لەوەدا جیاوازەکە ڕاپەڕینی بەهار نوتیەکی خەڵکی باشووری کوردستان ئەوە بوو کە ڕاپەڕینێکی نەتەوەیی بوو و دەتوانم بڵێم کە لە خاکی بەشێک لە خاکی کوردستان کە باشووری کوردستان لە بەرامبەر ڕژێمێکی داریکردرا ئەمە سروشتێکی ناسیۆنالیزمی زیاتری هەبوو و هەموو چین و تێژەکانی تیا بەشدار بوو وەکو مامۆستای شارەتی پێدا کە ئەمە لە با بڵێن پرۆسێسێکی مێژووی دوور و درێژ بوو یعنی هەم لە ئەنجامی هەستێکی ناسیۆنالیزمیانەی خەڵک لە بەرامبەر بە باڵێن پەرچەکردارێکی درێژخایان بوو هەم پەرچەکردارێکی ئانیش بوو لە بەرامبەر زوڵم زۆرداری خۆ لە زۆر شوێن دنیا هەیە هەر خاکەکی داگی کراوە سکۆتلەندا بەڵام سلوکی ئەو وڵاتە سلوکی ئەم دەوڵەتەوە ئەو نەتەوە سەردەستا بە شێوازێک نەبووە ڕاپەڕینێکی بەو شێوەی جەماوەرێتیا بخەمڵێن کەواتە ببوورە ڕاپەڕین یعنی ئەکرێ ڕاپەڕین هەر توندوتیژی یاخود هێزی چەکی تیا بکە یاخود ڕاپەڕین زۆر جا پەیوەندی بە ڕاپەڕینی فکری هەیە ڕاپەڕینەکەیە بە ڕێگەی ئاشتیانە ئەکرێ ینی ئایا ئەمە هەر تەنها یەک ڕەهەند دەگرێتە خۆی کە ئیش بریتە لە ڕەهەندی کۆتایی هێنان بەهێزێک بەهێزێکی دووەم بەڕای من ینی وەکو باسم کرد سروشتی ڕاپەڕینەکان جیاوازە و واقعی مێژووی یا پێگەی مێژووی یا خودی ئەو بابەتەی کە ڕاپەڕینەکەی لەسەر دەخەمڵێندرێ ئەمە تەحکوم بەسەر جۆرێ مەسەلەن بۆ ڕژێمێکی دیکتاتۆری خاوەن هێز کە پێشتر هەوڵی پاکتاوی نەتەوەیەکی داوە پێویستی بە ڕاپەڕینێک بووە پێویستی بە پشتپەنایەکی هێزێکی سەربازی هەبووە ئەو بە تەبیعەتی حاڵت و نتیجی تیا دروست بێت بەڵام کاتێک کە سیستەمێکی سیاسی بۆ نمونە ئەوەی کە نوێترین نمونە کە ئەوەی لە تونس ڕوویدا
ڕاستە زوڵم زۆرێکی ئابووری سیاسی کۆمەڵاتی دروست بوو بەڵام شێوازی ڕاپەڕینەکە وای خواست کە ڕاپەڕینێکی ئەهۆنتر و نەرمتر بێ کە با بڵێن خودی واقعەکە تحکم بەسەر جۆری من ئەو وەڵامی تۆ بە دیوەی شکا بکەم بە پرسیار لە تۆ پێدوانی کە تۆ باسی زۆر باسی سروشتەکەی پێدوانێ پەیوەندی بە سروش واقعی کۆمەلگاوە یا کەلتوری ئەو کۆمەلگایەکی نەرمە ئەو ڕاپەڕینەکەش هەمان ڕێژکە ئەگرێتە بەرگۆ خۆی بەڕای من ئەمەش دوو ڕەهەندی هەیە ئەنی حتاگە کۆمەلگاکە کۆمەلگایەکی نەرمیش بێ ئەگەر فاعیلەکە فاعیلێکی تونند و تیژ بێت و هێزی گەورەی هەبێ پێویستە بارتەقای واتە هاوسەنگێک بەڕای من هاوسەنگی لێرە حکم دەکات مثلەن کاتێکە هێزێکی کاریگەر ناوچەکەدا تحکم بەسەر پرۆسسێکی سیاسیە سەربازی یا نەتەوەی دەکات ئەم هێزەی کە ڕادەپەڕێ ئەم بزافە کۆمەڵاتی سیاسی کە هەڵەسێ لە بەرامبەر ئەوەدا دێ و ئەمە ڕاماڵەیە پێش بەم حرەکەتە بگرێ پەرچەکردارەکەش دەبێت لە ئاستی خودی کردارەکە بێ کەواتە لێرە هێز لە بەرامبەر هێزە بۆیە بەڕای من ینی چەند هێزێکی تونند هێزێکی کاریگەر هەبێ لە بەرامبەریشدا ئاسی تون تێژەکە ئاسی ڕەتفعلەکە دێتە ئاستی ئەوەی لە هەموو ڕژێم بەداگیرەکانی کوردستان تێ تێبینی بکە دایمە شۆڕشەکان بە ناچاری شۆڕشی چەکداری بوون بۆ سەرەتا شۆڕش کاتێک کە ڕاپەڕینی ڕوویدا و ڕاپەڕینەکە توندی تیژ بووە لەبەرەوەی خودی فاعیلەکە خودی کارکتەرە ئەساسێکی کە دەڤەرێکی چەسانتۆ نەتەوەیکی چەسانتۆ خۆی لەسەر بنەمای توندی تیژی هێز بەرهەم هاتووە خۆی ئەداواتەکانی ئەداواتی هێزە بۆیە لە بەرامبەردا پەرچەکردارەکانیش بۆ شێوەیەن بەڵێ مامۆستا خالید ئایا جیاوازی هەیە لە نێوان ڕاپەڕین و ڕێنیسانسە یاخود ڕێنیسانس زیاتر چەمکێکی ڕۆشنگەری و کۆمەڵایەتی و فکری و فەرەنگی لە خۆگرێەوە ڕاپەڕینی ژۆک و مامۆستا ئاماژەی بۆ کرد ئەوەی کە لە مێژووی کووردا هەبووە دوجار کورد ناچار بووە لە ڕێگەی چەک و هێز و ڕوبەڕووبوون و پەرچەکردارەوە ڕاپەڕین بکات ڕێنسانس شتێکی ترە جیاوازە لە ڕاپەڕین دەتوانین بڵێن ڕێنسانس جۆرێکە لە ڕاپەڕینێکی لەسەر خۆی فکری ڕۆشنبیری و بوارەکانی کۆمەڵایەتی و شتی تریش زانستیش تەبعاً بە زەراوە نوێیەکە بووتی ڕاپەڕینی ڕێنیسانس پێی ناوترێ چەمچەکنیە بڵێ ڕاپەڕینی سپی یا ڕێنیسانسێکی سپی زیاتر بەڵام ئەوە لە ئەنجامی چی بۆ لە ئەنجامی چەندین ساڵەی زاڵبوونی کەنیسەی بڵێن مەسیحیەت بەسەر ئەوروپادا وای لێکردن بەتایبەتی لە سەرتاکانی بڵێن سەدەی 11 هەمەوە هەتاوەکو دەگاتە ڕێنسانس کە سەرکوتنیان بەدەستێنا کەنیسە زاڵ بوو بەسەر هەموو بوارەکانی ژیانە بەسەر هەموو دام و دەستگاکانە مەسەن تەنانەت سانسۆریشی قوتبووە سەر ئەدەبیات و هونەریش ئەگەر یەکێک هونەرمەندێک تابلۆیەکی بکردا بۆ تابلۆکە ڕنگدانەوەی مەسیحیەتی تیا بووە خوێندن بە هەمان شێوە زانست بە هەمان شێوە بوارەکانی دام و دەستگاکان بە یعنی کۆنتترۆلی کردو بڕە ئەمە وای کردووە کە نە ئەدەبیش و نە جۆرەکانی ئەدەبیش و نە بڵێن بواری کۆمەڵات و نە بواری زانستی و نە بوارەکانی تریش پێشکەوتنی بەخۆیەوە نەبینی ئێمە دەزانین لەو سەدانە پێش ڕێنسانس بۆیە دەڵێن لەو کاتانە بە ئەوروپا وتراوە سەردەمە تاریخەکان بۆ چونکە هیچ شتێک هەچ پێشکەوتنێک ببوایە بە دڵی کەنیسە نەبووایە لە ناوی دەبێت بە سەدا بەدەیان کەس و لە هونەرمەندیش و لە ئەدیبیش و لە زانستخوازانیشی گرتووە و کوشتووە بە چەندان کەس لە بوارە کۆمەڵایەتەکان و بوارەکانی ترا گرتووانە و نیان هێشتوانە بەبەر کۆنتترۆلا بووە ئەمە وای کردووە کە چی دروست ببێت پەرچەکەدارێ دروست ببێت لە دژی شێ لە دژی ئەو دام و دەسەڵاتانی کە وای کردووە کە ئەوروپای بەرەودواوە بردووە ئەو سەردەمی ڕێنسانسە لە پڕ دروست نەبووە بە هێواشی دروست بووە هەرچەندە کەسانێک هەبوون لەوانە نووسینان هەبوو نانوێنەوە بڵاویکەنەوە دوای ئەوەی کە وردە لەلایەن کەسانی زانستەوە کەسانی کۆمەڵاتی کەسانی هونە ئەدیبەوە ئەم هینە دروست بوو ئەم ڕێنسانس پێشکەوتنە دروست بوو بۆ دژی ئەوە دەبینین ئەوانە هەمووی دوای ئەوە ئەو کتێب و نووسینانی کە لەو پێشە بووە وردە دوای چاپکراوە دوای دەبینین لە سەردەمی ڕێنسانسە ئەوروپا بژایەوە ئەو ئەوروپای بژانەوەی ئەوروپا ئەوە ێسەکانە کە یەکێکە لەو قارانەی کە پێشکەوتترین ئەتوانین بڵێن قاڕەیە لە جیهاندا ئەمانە بوون بە بنەما لە مێژووە ئایا ڕاپەڕینی ئازاری 1990 لەنا ئەو ستانداردانی ناو مێژوویە ئەو بنەمانەیە ئەو واقعی کۆمەڵایەتیانی کە کۆمەلگا ئەیخوازێت دوجار لە ئەنجامی ستەم و چەسانەوە و ئیسیبدادەوە ڕاچەنینێک و ڕوبەڕووبوونەوە و نەخێرێک یا گۆڕانکایی ڕووبە ڕاپەڕینی بەهارینەوە یەک چۆتە ناو ئەم بنەمایانەوە ڕاپەڕینی بەهارینەوە یەک کە سەرکەوتنێکی بەدەستێناو بۆ دەرکردنی دام و دەستگاکانی حکوومەتی بەعز لە کوردستاندا ئەمە وایکە گۆڕانکارێکی دروست کردووە یعنی ئەو ڕاپەڕینە گۆڕانکاری دروست کردووە لە ئەنجامی هیچ ئەوە کە سوپای عراقیوانی هەموو دەرکرد لە دوای ڕاپەڕینەوە گۆڕانکارەکان چێ گۆڕانکارەکان ئەوەیە کە مەسەن پەرلەمان دروست بووە دوای پەرلەمانچی دروست بووە حکوومەت دروست هەچەندە ڕاپەڕین ماوەیەک
کۆڕەوی بەدووادا هات ئەو سیاستێک بوو هی نێودەوڵەتی وای خواستووە تەبەن بە حسابی ئەوان بەڵام خۆ دوای ئەوە بە دوای دوسێ مانگ دەبینین راپەڕینەکە وردە خەڵکەکە هاتنەوە توانیان جارێکی تریش لە مانگی حوتی 1990 ئەو سپای کە مابوو لە هەندێک شاری کوردستانە ئەوەشیان دەرکرد بە دوای ئەوە لە ساڵی 1992 پەرلەمان دروست بوو، دوای حکومەت دروست بوو، کەواتە راپەڕینەکە دەتوانین بڵێن راپەڕینێکی گۆڕانکاری دروست کردووە، واتە ئەتوانین بڵێن جاری وا بڵێن شۆڕشتێکیش بووە، چونکە هەر شۆڕشێک کە گۆڕانکاری دروست کرد دەبێتە هۆی ئەوەی کە نایبنێن راپەڕی ناشۆڕش. ئێمە خۆت ئەزانین چەمکی شۆڕش و چەمکی راپەڕین دوو چەمکی جیاواز راپەڕین زیاتر پەیوەندی بە وەخت و کاتێکەوەی بەڵام چەمکێکی شۆڕش چەمکێکی درێژخایەنە. ئایا ئەکری ئەمە بڵێن گەیشتنی وە کۆڵی دواوێزگەی گەیشتنی شۆڕش بوو بە کۆتایی کە راپەڕین دروستە بێت لە راپەڕینەکە چۆ قاڵبی شۆڕشەوە هەرچەندە شۆڕش لەوە پێش هەبووە شۆڕش بوو قاڵبی راپەڕین بە راپەڕین شۆڕش کە لەو کاتانە شۆڕشی کورد بەڕاستی لە دوای ئەنفالەکانەوەتر بەرەو لاوازی چوو یعنی چونکە هەموو زۆربەی بنکە و شوێنەکانیان هەموو کۆنتترۆل کران و چوونەوە ئەو دوو هەندێک مەفاریز نەبێ ماوەتەوە بەڵام ئەو راپەڕینێکە کراوە تەمەن ئەو راپەڕینێکە کردوتی جەماوەرەکە لە پێشا کردوتی دواتر هێزی پێشمەرگە هاتووە لەسەر سنوورەوە هاتووە ئەمدی و کەواتە ئەو راپەڕینێکی جەماوەریە ئەو راپەڕینە جەماوەریە دەتوانین بڵێن لە مێژووی کورددا ڕۆڵێکی گەورەی بینیوە چونکە توانی گۆڕانکاری لە باشووری کوردستانە ئەنجام دات. بەڵێ کاک جەبار ئەو گۆڕانکاریانە کامانەن جگە لە گۆڕانکاری لە شێوازی سیستەمی حکومڕانی کە سیستەمی بەعسی عەرەبی پاشەکشە پێکر و سیستەمێکی ئەزمون نەکراوی تێکەڵ و پێکەڵ و جیاوازی لە هەرێمی کوردستان نایەکایەوە ئەو گۆڕانکاریانەی ترکامانن کە راپەڕینی بەهاری ساڵی 91 بۆ گەلی کورد لە باشووری کوردستان بەدەستیانە. بەڕاستی یەکێک لە مەرجە هەرە سەرەکیەکانی راپەڕین ئەوەیە کە وەرچەرخانێک ڕووبدا دەستکەوتێکی تایبەت بەخۆی بێ سروشتی ئەو دەستکەوتانە لە راپەڕینێک بۆ راپەڕینێک جیاواز وەکو مامۆسای شارەتی پێداوەی لە ڕێنیسانس دەستکەوتی تایبەت بەخۆی وەرچەرخانێکی جەزری لە ئەوروپا دروست کرد بەڵام ئەگەر بینە سەر با بڵێن سیمای ئەو راپەڕینی کوردستان بێ کۆمەڵێک وەرچەرخان و دەستکەوتی گەورە و گرنگی بەدەست خۆینا کە بە فعلێ توانین وەکو راپەڕینێکی ڕاستەقینە وەکو قۆناغ لە قۆناغەکانی شۆڕشیش وەسفی بکەین. بەڕای من گرنگترین و بەنرخترین وەرچەرخان و دەستکەوت کە لە راپەڕینی بەهاری نەوەتیەک بوو توانم بڵام زۆر خاڵ بەڵام لەم خاڵە سەرەکیانە یەک هەممان نزانین کە ڕژێمی بەعس بە هاوکاری کۆمەڵێک دەوڵەتی عەرەبی و کۆمەڵێک تەنانەت دەوڵەتی ئیسلامیش و بە پشتپەنای ئەو با بڵێن پاڵپشتێنێ دەوڵەتی کە هەیە بوو ئەو شەریعەتی کە هەیە بوو ئەو هێزەی هەبوو خودی بەرژەوەندی ناوچەکەوای دەخواست کە مراعاتی دەوڵەتی عێراقی بکرێت ئەمە استیقلال کرابوو کە بەرنامەی پاکتاوکردنی نێتەوەیەکی لە بەردام لە جێبەجێکردندا بوو. ڕژێمی بەعس قۆناغ بە قۆناغ وردە وردە لادەکانی با بڵێن سڕێەوە لە چوارچەوەی کۆمەڵگایەک ئاراستەی استراتیژی حکومەتی عێراق ئەوە بوو کە خودی نەتەوەی کورد بڵاو کاتەوە بە دنیا و زۆریشی ناوبەر واتە ئامانجی سەرەکی حکومەتی یەک لە دوایەکەکان بە تایبەتی حکومەتی عێراق ئەوە بوو پاکتاوی ڕێگەزی بکە. راپەڕین کاتێک کە با بڵێن راپەڕینی جەماوەری و چەکداری بوو واتە شۆڕش بە ئەزمون واتە بە شێوەیەکی ڕێکخراوە کاتێک کە راپەڕین بوو دامدەستگاکانی ڕژێمی بەعسیێنە لە جێگەیدا حکومەتێکی خۆماڵی کەم تەجروبە بەڵام ئەمە یەکی لە وەرچەرخانەکان ئەوە بوو بوون ئەگەر ئەم نقطەی تاواکەم یەک لە خاڵەکان ئەوە بوو کۆتایی بە پاکتاوی ڕێگەزی هێنا جارێکی تر بوونی نەتەوەیی سەر لە نوێ خەمڵاندەوە بوونی نەتەوەی سەر لە نوێ بژاندەوە ئەمە یەک لە خاڵەکان. خاڵی دووەم لە جێگەی دەسەڵاتی یا لە جێگەی فەرمانڕەوای هێزێکی نەتەوەیەکی داگیر کرد با بڵێن دەسەڵاتێکی خۆماڵی دروست بوو بەمەشتی تەکاملێکی سیاسی دروست بوو لە چی طبعا یەک لە پایەکانی استراتیژی ناسیۆنالیزمی هەر نەتەوەیەکە بوون بە دەوڵەتە لەسەر بنەمای کۆمەڵێک پایە بجێگیر بووە خەڵک خاک دەسەڵات خەڵکەکە جارێکە وجودی خۆی سەلماندەوە واتە هەبوونی خۆی لەسەر خاکێکی دیاریکراوە سەلماندەوە و دەسەڵاتێکی وە فەرمانڕەوایەکی شغڵقان بەواتە تەکاملی واتە ئەم راپەڕینە وای کرد ئاراستەی ناسیۆنالیزمی کوردی بێتە سەر ڕێگا سروشتەکەی خۆی کە خۆی لە چیدا دەبینێ کە بەرەو ئاقاری ئامانجی خۆی لە دەوڵەتی سەربەخۆی دابینێ کەواتە دووەم هەنگاو دووەم دەستکەوتی گەورە کە پێشتر ئەمە قورس بوو واتە ناسیۆنالیزمی کوردی لەسەر ئەم ڕێڕەوە نەبوو ئەمە توانی ئەمەش بەدەست بێنێ. خاڵی سێەم گۆڕانکارێکی تا ڕادەیەک هێواش لە ڕووی سیاسی مامۆسای شارەتی پێدا لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی معرفی و ڕۆشنبیری و لە ڕووی ڕاگادنەوە لە ڕووی تەکمیلەی سایکۆلۆجی لە ڕووی کۆمەڵێک گۆڕانکاری کە پێشتر قەدەغە بوو یا بربەست بوو یا بەدەست ئەم قەست حکومەت وەکو حکومەتی عێراق و حکومەتی داگیرکەرەکان لە بەردەم یا با بڵێن تەوقێکیان لە ڕووی زمانەوە لە ڕووی کلتورەوە لە ڕووی
با بڵێن هەموو پێکاتە سەرەکانێتەوە دانابوو ڕاپەڕین ئەم تۆقی پچڕاند و توانی با بڵێن ئاراستە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانی خەڵکی کوردستان بێنتە سەر ئاراسەیەکی ڕاستەڕێی وەک هەرنەتەوەیەک و گەلێکی دنیا. بەڵێ مامۆستا عەبدولقادر یعنی ئەم ئاراستەیی کە مامۆستا باسیەکە ئەو ئاماژانەی کە ئەو ڕوونی کردەوە گۆڕانکاریانە ئایا ئەمانە لەسەر هێڵ و حاڵەتی ئاسایی و سروشتی خۆیان گۆڕانکاریان تیا دروست و لە دوای ڕاپەڕین جگەلەوەی پاشەکشە بە سیستەمێک کرا و سیستەمێکی جیاوازتر بۆ یەکەم جار دێت لە کوردستانە دروستە بێت یا خۆت فەرمان ڕەوایەتیەکات. من خاڵکم بیست و ئەو لە کتێبەکە خۆشمە ئاماژەم پێداوە ئەو ڕاپەڕینانی کە ڕوودا لە منیشتینەکانەوە تاکو ساڵین تاکو 1960 شۆڕشی ئێلول هیچی شۆڕش نییە خەڵک بە شۆڕش نایەبە هەمووی ڕاپەڕینن ئەمانە چکە گۆڕانکاریان ڕوونەداوە بە شۆڕشی ئێلول 1960 شۆڕشە ئەواتەمی ڕاپەڕینەوە بکو ئاماژێک ئەوەی جەنابەت پرسیارێک وەڵامی پرسیارەکە جەنابەت تەمە لە دوای دروستبوونی پەرلەمان و حکوومەت دەبێت تەمەنە حکوومەتێک کە دروست بووە دەبێت ئەو مافانی مامۆساگەر تۆ بتوانانی بەرلەوەی وەڵامەکەی تۆزی ئەو چەمکی شۆڕشە کە ئەڵێ هیچیان بۆ نمونە ڕوونی بکەیتەوە زیاتر بۆ بینەر لەوانەیە بینەر بپرسێ بڵێ بۆچی بۆ ئەمە شۆڕشە ئایا لەویا شۆڕژ نییە بۆ لەویا ڕاپەڕینە بۆ شۆڕشە پێشتویستم باسیکەم جەناب پرسیارەکەت گۆڕی بۆ بەڕێز کاک جەمال تەمەەن ئەو سەری خۆی ئەو ڕاپەڕینانی کە ڕوویاوە لە منیشتینەکانەوە تاوەکو شۆڕشی ئەلولی 1960 هەمووی ڕاپەڕینە هیچی شۆڕژ نییە چونکە هیچ گۆڕانکاریێکیان دروست نەکردو لە ئەنجامی ئەوەی کە ڕاپەڕینیان کردووە هیچ گۆڕانکاریێک دروست نەبووە ڕاپەڕینەکان لە ماوەیەکی کەمە سەرکوت کراوە بۆ شۆڕژ هەڵگری حتمێتی شۆڕژ دەبێت ئەبێ شۆڕژ کاڵی شۆڕشی کۆمەڵاتی سیاسی و ئابوووریەوانشی لەگەڵا بێ شۆڕژ گۆڕانکاری بەسەرات و مەسەن ئەلول بۆشی شۆڕشە لە بەرەوەی ڕێکەوتنامی ساڵی 1970 بەدووادا هاتووە قەینا حکوومەتی عراقی جێبەجێ نەکردو ماوەی 4 ساڵی دراوەتێ خۆ نابووە 4 ساڵ بووە با کەمتر بووە بەڵام مهمە گۆڕانکاریێکی دروست کردووە بەڵام ئەوانەی پێشتر هیچ گۆڕانکاریێکی دروست نەکردو مەسەن ئەڵێ کاڵێ شۆڕشی شێخ سەعید ڕاپەڕینی شێخ سەعیدە ئاگری داخە ڕاپەڕینەکانی تری ئەو دیوی کوردستانە مەسەلەن ئەوانەی جەزیرەیە ئامودایە هیچ گۆڕانکاریێکیان دروست نەکردو لە ماوەیەکی کەمە توانێتەوە ئەگەر چی هەندێک لەو ڕاپەڕینانە جەمعیەتی سیاسی لە پشتەوە بووە وەکو ئەوەی شێخ سەعیدۆوان کە خالید بەگی جوبرانی بووە جفاتە خۆسەریا کورد و هەندێک ڕاپەڕینترین جەمعیەتی سیاسی لە پشتەوە بووە بەڵام لەبەرەوەی گۆڕانکاری دروست نەکردو لە ماوەیەکی کەم داتواوەتەوە سەرەکی ئەوانە بە ڕاپەڕین دانە بە شۆڕش داناڕێ ئەمە لە دنیای ئەم پێناسەیە و ئەم زاراوەیە وا دەگرێتەوە بەڵێ بۆ گۆڕانکاریەکان بۆ گۆڕانکاریەکان بەڵام وەکو پرسیارەکە جەنابەت کە دەڵێ ئایا ئەو ڕاپەڕینەی کە لە ئازاری 1990 بوو دوایەوە پەرلەمان و حکوومەت دروست بوو ئایا گۆڕانکاری تا دروست کرد یانی شتێک هاتەکایە وەکو جەنابەت ئاماژەت پێدا و پرسیارەکەی تۆوێ بەڵێ ئاماژە بەوە دەدەم کە یەکەم جەرسەی پەرلەمان دروست بووە تەمەەن ئەو حکوومەت و دام و دەستگانەی کە لە ساڵی 1992 کە ماوەی حوتەوە حکوومەت دروست بوو دەبوایە ئەوانە بەڕاستی بە شێوەیەکی نوێ ئەو کارانیان بکردایە لە ڕووی استفادەکردن لە کۆمەڵشتی ببوو لەمانە کۆمەڵشتی پەیوەندی بە سیستەمی حکومڕانی و پەیوەندی بە هەندێک لایەنی یعنی چۆنەڵی بە فۆرمێکی گشتیوە هەیە و هەمومانەمانە باس کرا وتراوەتەوە لەوانەیە پرسیارەکەی من ئاراسیکی دوورتر و قوڵتر بێ لە گۆڕانکاری لە بواری فکر زمان فەرهەنگ بەڵام ناوبڕێ وەرگم دوای ناوبڕەکە وەڵامی و پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا لە ناوبڕەکە پرسیاریەوەم کرد من ئەمەوێ یعنی پرسیاری وکۆم ڕاپەڕین کە چۆنەڵی ئەم ڕاپەڕینەوەکو وێزگەیە گوایە لە نێوان دوو قۆناغی زۆر جیاوازە لە مێژووی کووردا لە باشووری کوردستان گۆڕانکاریە دوورەکان لە زمان لە فەرهەنگ لە مێژوو لە فکر ینی لەمانات چی هێنایەکایەوە ڕاستە وەکو شکڵیات و ئەدەبیاتی سیاسی و شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی و دەوڵەت حکوومەتی هەرێم و پەرلەمان و هەڵبژان ئەمانە کۆمەڵشتی شکڵی بوو هێنای بەڵام لە ڕوانگە قوڵەکەیەوە چی گۆڕانکاریێکی کرد ئەوەی کە لە مێژووە حتمی و ئەبێ بە بەرمەبنا و ئەبێ بە بنەمای ڕاپەڕین کە ڕاپەڕین هەمیشە بە دوای خۆیان گۆڕانکاری قوڵ بە دوای خۆیانێ بەڵێ تەمان پێشتر وەکو ئاماژمان پێدا بۆ ئەو گۆڕانکاریانەی کە دروست بێت لە بواری فەرهەنگی و پەروەردەیەتی بوارەکانی هەموو تر خەڵک چاوەڕێ ئەوەی دەکرد کە لە هەموو بوارەکانە ئەبێ ئێمە بەرەو پێشۆ بچین چیپ ئەوانەی پێشووترە لای بەرون و بیسڕینەوە مەسەن ئەوەی خوێندنە ئەو پێشتر چی خوێنراوە ئەبێ خوێندنێکی تر لە مۆلا سیستەمێکی نوێ بێتە کایەوە بە ئیسیفادەکردن لە سیستەمی جیهانی تر لە بواری ئەدەبیە یعنی بەرەو پێشۆ بچین لە بواری مێژووی بوارەکان هەمووی بەرەو پێشۆ بچین ئەبێ بنەمایەکی چاکیان دابنایە لەو بوارەدا سێرەکی لە هەندێک لایەنەوە دەست پێشخەری کرا لە هەندێک بوارەکانە پێشکەوتنی بەخۆی بینی
تەنیا لە هەندێک کەناڵ و ڕاگەاندن ئەوشتانەوە بەڵام لە بواری پەروەردەیە بەڕاستی شتێکی ئەوتوی نەکرد یعنی کە من کاتی خۆی لە ڕۆژنامەی ئاماژبی سەرەکی لە بوارەکانی پەروەردەیە ئەو هەنگاوە نوێنە نراکە پێویست بێت کە لە قوتابخانەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیدا ئەوەی کە گرنگە بە خوێندکارانی بوو بەرنمەیەک دابنن ئەگەر چەند جارێک چەند سیستەمێکیان هێنا سیستەمەکان سەرکەوتو نەبوون چونکە بەرنامەداڕژیەکی سەرکەوتوانی بۆ دانەنرابوو بۆی دەبینین لە هەندێک لەو بوارەدا پێشکەوتنێکی ئەوتوی بەخۆیەوە نبینی لە بوارەکانی مەسەلەن مێژووی یا بڵێن بوارەکانی ترا ڕاستە بواردراوە بە هەندێک کتێب بە بوارەکانی تر دراوە ئەتیمامی پێدراوە بەڵام سێرەکەی لە هەندێک کەناڵان نەبێ سەرەکی بواری مێژوویش بەو دەرەجەیە نەبووە یعنی ئەگەر بەرنمەیەکی مێژووە بێ لە هەندێک کەناڵان نیو سەعات یا چارێکی یا شتێک بابەتێکی گرنگ بێ سەرەکی لە هەندێک بابەتی تر هەیە پێویست بۆەوە ناکە کاتێکی زۆریان داوەتێ ئێمە دەزانین کەواتە ئەم بەرنمەیەش نەبووە ئەم بەرنمەیەکی تەوعینەتەوەییمان لە کەناڵەکانە من تەئەسەکانە بە شێوەیەکی زۆر باش ئەو بەرنامەن هۆشیاریان نەتەوەییم بەڕاستی نەبینیوە کە پەیوەندیشتی بە هەموو بوارەکانی ترەوەیە لە ڕووی زانستەوە سێرەکەین کە بڵین لە زانکۆکانە کە دوپلی خوێندنە زانست هەموو بوارەکانی زانکۆ کە خوێنرێت هەموو بابەتەکان خوێنرێ سەرەکی بەو شێوەی پێویستە نییە بۆچی بەو شێوەی پێویستە نییە دەبەرەوەی هەندێک شت بەکار دەهێنرێ بەڕاستی لە قاڵبی زانستان نییە ناسیاوکاری و ئەم سەر ئەو سەر و ئیتیمان پێنەدان و یعنی خەریب و پێی خۆی بگرێ بەڵام ئەم چەند ساڵی پێش وای لێ کرد ئەوە پێگرتنەشی هێنایە خوارەوە یان تووشی شەلەلی کرد بۆی دەبینی زانست لە زانست کە هەموو بوارەکان دەگرێتەوە سەرێکی لە کوردستانی خۆمانە ئەو هەنگاوی نەناوە بۆچی ئەو هەنگاوی نەناوە هۆکار زۆرە ناکرێت هەندێکیان ڕابەسکەندێکی فکر و زمانە بواری فکر و زمان مەسەلەن لە بواری ئەکادیمیا کراوەتەوە ئەکادیمیای مەسەلەن کوردستان هەیە لە هەولێر کە حکومیە ئەو ئەکادیمیای بۆیە کراوەتەوە کە ئیهتیمام بدا بە بوارەکانی فەرهەنگیت بڵێن ئەدەبیە زمانە هەموو شتێکە تەنانەت لە بواری بەڵگە کۆکردنەوەش ینی کاتی خۆی ئێمە ساڵی 2010 ئێمە منێکێک بوو لەو 6 کەسەی کە لیژنەی کۆکردنەوەی بەڵگەنامە بوون بە کتابی ڕسمی خۆیان دەرچوو بە کتابەکەمان لایە کۆکردنەوەی بەڵگەنامە بوون لە هەموو سەرانسەری جیهانە کەەوە لەسەر کورد دەرچوو بێت لە هەموو بوارەکانە لەسەر کورد دەرچوو بێت هەرێکەشمان تەرخان کرا بۆ بابەتێک لە زمان هەیە رووسی هەیە عەرەبیەکە هێشتێکە 6 کەس بوون ینی بەڕاستی 6 کارمان کرد هەندێشتمان کرد بەڵام بەداخەوە لەسەر شتێکی بەسیط ئەو لیژنەیەش هەڵوەشایەوە هەموو شتەکان میزاجی بوو بەڕاستی ئەوەش کاتی خۆی دێ و ئەوە من هەمی کۆم کردوەوە دوای لەسەری دەنووسم لە بوارەکانی زمانش لەوێ لیژنەیەکیان هەیە لە ئەکادیمیای کوردستان تا ئێستاش ئەم لیژنەیەماوە لە بواری پێشخستنی زمانە ڕاستە هەندێک کاریان کردووە ناکرێت لە بەشایی بخەین هەندێک فەڕەنگیان دەرکردووە هەندێک مەسەلەن زاراوە تریان هێناوە پاکنووسێکیان کردو لە هەندێک وشەکاری کە داتاشراوە کە ناگونجە لە زمانی کوردیدا هەبێ ئەمانیان کردووە بەڵام سەرەکەی بەردەوام نەبووە کە بەردەوام نەبێ شتێک ینی بەڕاستی ینی جێپی خۆی ناگرێت ڕاستە و کارەکراوە بەڵام جێپی خۆی نەکرد این بەردەوام نەبووە هەشتێک بەردەوام نەبی لەسەری واتە ناگێتە ئەو شتێک کە ملەتەکەی تۆ دەیەوێت ئەمە ئەگەر ڕوخسەتم بێ اینجا بوارەکانی تریشمانەیە بەڕاستی یان ئێسەکانە خانەی تەرجەمەخانی تەرجەمە لە 1-2 شوێن هەیە ئەو خانەی تەرجەمەیە ئەگە بە فرتەرا بڕوا زۆر چاکە بەڵام سەرەکەی هەستی کتێب لە بازار دەبینین بەڕاستی بەو خانانە نەڕۆشتووە بۆ دوو خانیان نەڕۆشتوە خانەی وەرگێڕان و خانەکەی تر سەرەکەی بەڕاستی وێرانە یعنی کتێبەکەی ئەگەسەی ئەسڵەکەی زۆر لەمە قسەی منە قسەی خەڵکانی تریشە کە بەڕاستی تێکی داوە هەنماناکەشی هەموو تێک داوە سانسۆر نیە لەسەری بەڵێ کاک جەمال کەواتە ئەبێ کە ڕاپەڕین دروستە بێ کۆمەڵی ئامانجیە بێەوە لە پێناوی کۆمەڵە شتابێ ڕاپەڕینی ئێمە ئەوەی کە دیارە لە ساڵی 1990 ڕوویاوە ڕاپەڕینێک بۆ دژی ستەمی بەعس و چەوسانەوە بووە ئەمانەی مامۆستا باسی کرد ئەگە بڕیار بێ بنە بنەمە و بەرمەبنای ڕاپەڕین یا وەکو دەرهاویشتە ڕاپەڕین دوای ئەوەی کە دروست بوو لە خۆی بگرێ ببنە ئامانجی ڕاپەڕین هیچیان وەدی نەهاتوون لە ڕاپەڕینە کەواتە ئەم ڕاپەڕینێکی متەکامیل بووە لە ڕاستیدا بەشێک لە ئامانجە استراتیجیەکان بەدی هاتوون ئێمە بەر لە ڕاپەڕین ئێمە خەمی ئەوە بوو کە وەکو جەسەد وەکو ژیان وەکو مرۆڤ بمێنین خەمی ئەومان هەبوو وەکوونەتەوە بمێنین خەمی ئەومان بوو زمان و خاکمان بمێنێ کەواتە ئەو ئامانجە استراتیجی بەدی هات لە دو جاردا شەڕی قۆناغی ئەو کسای پێشڕاپەڕین شەڕی مانەوە بوو لە پێناو شەڕی بەرگریمانەوە و ناسنامە و خودی خۆشمان وەکو مرۆڤ وەکو خاک وەکو زمان بەڵام ئێستا خەمی ئەومانە خەمێکی استراتیجیمان هەیە چۆن بگەینە دەوڵەت واتە خەمی ئەومانە کە بەرەو دووە ئەقاری ئامان کە خۆی لە دەوڵەتێکی دیموکراتیا بێتەوە خەمی ئانیش بڵێ ئێستا عەفو ئەگەی مەسەری ئەمە خەمی استراتیجی واتە ئێستا خەمەکە گۆڕاوە لە دیفاع لە وجودمان باستەوە دەکەین چۆن بگەینە دووە ئەقاری ئامانجی ناسیۆنالیزمی خۆمان کە بریتە لە دەوڵەتێکی مۆدرنی پێشکەوتوو خەمی ئانیشمان ئەوەیە چۆن گەشەکردنێکی مرۆیی بەدەست بهێنین لە هەموو ئاستەکاندا بۆ هەر یەکەشیان
بۆ هەری کەشیان بنەمایەک دەستی پێ کردووە هەیە باش گەشەی کردووە و هەیە کەمتر گەشەی کردووە هەیە لەوانەیە لە شوێنی خۆی نەجوڵاوێ ئەمانەش فاکتەری جۆرا و جۆر سایکۆلۆجیتی حیزبەکان سراعی حیزبەکان کاریگەری وڵاتەکانی دەوروبەر سراعی دەوری ئەقلیمی بارودۆخی کۆمەڵایەتی ئەوانە هەموو ئەمانە بەڵام پێدوانی ئەمانە کۆڵەکەن بۆ گەشەکردنی کۆمەلگا و بۆی بڕن ببن بە دەوڵەت ئەم کۆڵەکانە هێشتا بڵین ئەم کۆڵەکانە لاوازن هێشتا ینی پایەکەیان لە ئەستور نییەوە ناتوانرێ هێزێکی باش لە سەریان ڕاوەستێت بێگومان ناکرێ ئێمە باز لە دەوڵەتێ بکەین بەڵام دەوڵەتێکی فشۆڵ بکەین ڕاستە ئامانجەکە ئامانجی استراتیجیە بە هەر نرخێک بێ ئێمە استراتیجمانەوە بگەینە دەوڵەت بەڵام لە ئێستا شو مادەم ئێمە حکومڕانێکی واقعی خۆمان دەکەین ئێستا بوون من تایوان چەند ساڵە دەوڵەتە و دەوڵەت نییە یعنی ناکرێ خۆ تا ڕۆژی قیامەت وە تا من نەبمە دەوڵەت نابێ و پانەدا مەزرم کاتە بە پێ ڕۆژانە ئەم پایە ئەساسیانی ژیانە ئەمە عنی پایە ئەساسی ژیانە بەر لە دەوڵەت و دوای دەوڵەتیش ئەوانەی مامەسای ئیشارەت پێدا لە بەشێکیاندا کە توانم بڵێم گەشەیەکی نەوعی بەخۆیەوە بینێ بەڵام بەشێکیان گەشەیەکی نسبی و بەشێکیان گەشەی نەکردووە ئەمانە ئێستا بوونەتە خەمی خەڵک ئەگەر تێبینی بکەی وەکو ینی سمپلێک لەناو خەڵکا وەرگی سێرەی هەر هەمووی خەمی هەیە یان هەمووی ئامانجی هەیە سێرەکەی ئامانجە گەورە گرنگەکان کە ئامانجی وجودی ئێمە بیرچێتەوە لە بەرەوەی کە کۆمەڵک پایەی گرنگێشە دەستی بۆ نەبرا کەواتە ئێمە لە ڕاستیدا ئەمڕۆ پێویستمان بە وەرچەرخانێکی باش گۆڕانکاریکی باش یان تۆ بڵێ جۆرێک لە ڕێنیسانسێکی مەحەلیانە هەیە کە هەموو بوارەکان بگرێتەوە واتە هەم بواری کۆمەڵایەتی بگرێتەوە هەم بواری سیاسی بگرێتەوە هەم بواری حکومڕانی بگرێتەوە و هەرم بواری گەشەکردنە جۆرا بۆ جۆرەکان ینی بەگشتی دەتوانم بڵێم گەشەکردنی مرۆی لە کوردستاندا لاوازە و پایەکانی لاوازن و دوجار لەوانەیە ئەم قەیرانە جۆرا و جۆر و ئەم کێشە جۆرا و جۆرانەیان لاوازی بوارە جۆرا و جۆرەکانی گەشەی مرۆیی جارێکە وەکو مۆرانەیەک بێت شتە استراتیجیەکانیش لێ بێگومان کاک جەبارە ئەین ڕاپەڕین گۆڕانکارێکی گەورە بوو لە ناو مێژووی کووردا و ئەمە 25-26 ساڵم قسەی ئەوترێتەوە ئایا ئەو بۆ بەپێ و بۆ چوونانەی جەناو بێ هێشتا کەواتە مەهامەکانی ڕاپەڕین و ئامانجەکانی ڕاپەڕین نەگەشتونەتە وێزگەی خۆیان ماویەتی ڕاپەڕین من بخۆمەکو قەنەعەتم کردبێ دێنیشتە استراتیجیەکە وەکو ئەوە ڕۆشت ئەمە بەسەر بڵێن ئامانجەکەی هاتەدی بەڵام ئامانجی ڕاپەڕین وەکو باسم کردیانی لە دوو محەڵی زۆر گەورەدا خۆی دەبینێتەوە یەکێکیان ئامانجی نەتەوەیە کە بەرەو دەوڵەت بڕۆین ئامانجی دووەمانەوەیە کە گەشێ هێشتا پێی نەگەشتوین کەواتێش ئامانجەمان ماوە مەحەڵەیەک لە مەحەڵەکانی شۆڕشمان تێپەڕاندووە دووەم ئامانجی گەشە کۆمەڵایەتی و سیاسی ئابوورەکەیان ئەو هەموو جمگە ئەساسیانەی کە مامەسا ئیشارەتی بێدا هێشتا بەڕاستی ینی زۆرمان ماوە کەواتە پێویستمان بەسێ پێویستمان بۆیە بە فعلی قەنەعەت بەخۆمان بکەین هێشتا با بڵێن ئاراستەی ڕاپەڕین هێشتا ماوێتی بگاتە قۆناغە بنەڕەتەکانی هێشتا بەڕای من لە سەرەتاین و ماومانە و پێویستمان بە هەماهەنگێکی گەورە هەیە و پێویستمان بەوەیە کە شۆڕشێکی فەرهەنگی سیاسی عەقلانی و میانڕە و نەرمانە بەرە وردە هەنگاو بەرە ئامانجا بنێنی کە ڕاپەڕین دایڕشتووە بەڵێ مامۆستا ئیزافەتە بوو وڵا ئیزافەیە لەسەر هەندێک شت تەبان ئەو کاکجەمال شتانی ئاماژەی پێدا دەستخۆش ئەو مەسەلەن ئەو کەسانەی کە لەو بوارانە ئیش دەکەن هەل بوارە لە بوارەکان ببێتە هۆی ئەوەی پێشخستنی کۆمەلگای کوردی لە هەموو بوارەکانە کە باسەکەین لە خوێندنەوە بۆ بوارەکانی تر بگرە بۆ ڕووناکبیر بواری ئەدەبی هونەروانە دەبێت ئەو کەسانە ئینتیمانەتەوەیان هەبێت ئەگەر کەسێک ئینتیمانەتەوەی هەبێت نەبێت لە بچووک و هەتاوەکو گەورە بەڕاستی هەر کاتێک بگرێتە دەست ئەو کارە تووشی شەلەر دەکات چونکە ئینتیمانەتەوەی بە قسە نیە ئینتیمانەتەوەی بەکردەوەیە ئینتیمانەتەوەی کە شتێکی ئەوە سادە و ساکار نییە بڵێ ڕاپەڕین ڕاستەوخۆ پەیوەندی بە نەتەوە هەبوو پەیوەندی بە نەتەوە بوو من قەزم بوارەکانی ترەکە سەمە قسەمان لەسەری کرد ئەو بوارە پەیوەندی بە دەوڵەتەوە ئەش کەسێکیش داوای کرد ئەگەر وەکو تۆڵی نەخەلیل لە ئینتیمانەتەوەیەکە هەبێ کەواتە ڕاپەڕین هێشتا ماوێتی بگاتە وێزگەی ئارامی خۆی ئەوانەی کە ڕاپەڕینان کردو ئینتیمایان هەبووە چوە گەرێکی ڕاپەڕینەکە چۆن بەرامبەر بە و دام و دەستگا داپۆرسەری حکوومەتی بەعەز بزۆرەوە ئینتیمای هەیە بەڵام ئەوانەی کە جمگەکانی تریان بەدەستەوەیە ئەوانەی هەر بوارە لە بوارەکانەوە هەر بوارێک تۆ دەیگری لە بوارەکانە لە هەموو دام و دەستگایەک و بوارەکانی ترە دەبێت بزانێت ئەوانەی کە ئەوانە یعنی مەسئولی ئەوانن یان ئەوانەی کە ئەوانە دەبن بەرەوە دەبێت ئینتیمان هەبێ ئەگەر یەکە کەسێک ئینتیمای نەبێ بۆ خاکوونەتەوەکەی چۆن تۆ شتێکی باشی لێ چاوەڕێ دەکەی باوەڕ ناکەم شتێکی باشی لێ چاوەڕێەکەی ئینتیما بەکردەوەیە
مثلا کەسان هەیە لەوانێن کەسێک بێ ینی خێنەوارێکی ئەو تۆشی نەبێ سەرەکی ئینتیمایەکی هەیە درسۆزە بۆی حتى جوتیارە کرێکارە مامۆستایە مهندسە دکتۆرە باڵا دەستەکان ئەوانەی پۆستیان هەیە جاری وایە قرارێک لە شوێنێک و دەرەچێ قرارەکە سەرێکی زۆر گەورەدا لە بواری زانستی ئەو کەسەی و قرارە دەرەکە بەڕاستی ئاگای لێ نییە یان شارەزانانی یان ئینتیمانەتەوەی نییە خۆشە نییە هیچ کەسێک چۆتە شوێنێک و ئینتیمانەتەوەی هەبێ نەخێر ئەگەر ڕۆخسەتم بێ مامۆسارام لەبەرەوە ئینتیمانەتەوەی ئەگەر دوای ڕاپەڕێن ئێمە وتمان ئینتیمانەتەوەی وردە وردە ئەبوژێتەوە لە ناو خەڵکیدا ئەوەی کە نەشی بووە وردە وردە دێتە ناو ئاراوە بەڵام سێدەکەی بەڵێ بدایەت هات بۆ چەند ساڵێک هات نەگەر بە شێوەیەکی گشتیش نهات بەڵام برێوی سند بەڵام دواتر خەریکە بەرەو کاڵبوونەوە دەچێتەوە هەموو مشمان دەزانێت کە بەرەو کاڵبوونەوە بۆچی بەرەو کاڵبوونەوە دەچێتەوە چونکە ئەوانە تر بەڕاستی ئیتیمام نادەن بۆ بوارە ئەوەشی کە ئینتیمانەتەوەی هەیە لە هەندێک حاڵەتە سەرەکە هان نادرێت ئەگەر ئینتیمانەتەوەی نەبسرێتەوە هان نادرێت بۆیە بەرەو جنگەکان بەرەو پێشەوە ناچێت ئەو بوارانە بەرەو پێشەوە ناچێت سەرەکەی خەریکە تووشی ئەوە بێ کە خەڵکەکە بێزار ئێستا قسە بوون لەسەرەوە کرێ بۆ مامۆستا کە باسی لەوە کرد کاک جەبارەڵێ بوون ئێمە ئامانجە استراتیژیەکان لی نزیک بووینەتەوە با من ئەوەی ئەو بە دیوێکی ترا سیاغەکەمەوەڵێم ڕاپەڕین ئەگە بڕیار بێ کلیلێک بوو بێ دەواازەی بە دەوڵەت بوونی بەڕوودا کردبینەوە چوینە ئەو دیوە بۆی لە دەوڵەت بڕوانی و لە پایەکانی و ئیشی بۆ بکەین کەواتە ئەمەی تۆ باسیەکەی وەکو ئینتیمای نەتەوەی ئەم دەواازەیە کڵۆمەدا جارێکی تر ڕێگری لە چوونە ژوورەوەی ئێمە ئەکا بۆی ئێمە لە دەوڵەت بڕواینیا بمانوێ دەوڵەتداری بکەین و پایەکانی لە ناو خۆمانە هێواشیواش بەهێز بکەین وەڵامی درێژم بۆ هەیە بەڵام من زۆر بە کورتی باسیەکەم چکەوازم جەنابتەن بەرنامەکەتان کاتی زۆرترێتە بن ئەوە ناتوانین بەتەواتی باس کرد ئینتیمانەتەوەی لە هەموو بوارەکانە بێ ئینتیمانەتەوەی هەبێت چما مۆسا بچ هەر بوارێکی تر مۆسەف هەر کەسێکی تر ئینتیمایەکی نەتەوەی نەبێ ناتوانێت خزمەت بەو خاک و نەتەوەیە بکە ئەو شتێک کە ئێمە دامان ڕشتووە ئێمە ئەبووە کاریگەریشمان هەبوو لەستە پاشەکانی تری کوردستان واتە هەر فەردێک لە باشەکانی تری کوردستانە چاوی لە ئێمە بکرداوەکو نمونەیەک کە ئەوانش زیاتر هەستینەتەوەیان بجوڵایە زیاتر چووکە ئەزان لە هەندێک شوێن داپڵۆسین هەیە لە هەندێک شوێنی پاشەکانی تری کوردستانە مەسەرەن حتا خوێندنیش ناڵن بە زمانی کوردیش بێ ئەبێ هەموو بوارەکان ئەبوو هەموو لەو بوارانە ئێمەوەمان کردایە سەبارەت بە ڕاپەڕین استراتیژیەکەمان دەوڵەتی کوردی کە دروست بێت کە ئامانجی هەموو تاچێکی کووردە ئەو دەوڵەتی کوردیە ئەبێ لە چی ئەساسێک دروست دەبێت لەسەر هەموو ئەساسانی کە بوارەکانی فەرەنگی و ئەدەبی و مێژووی و جوگرافی و علمی ئەوانەیە و خوێندن و هەموو بوارەکانی باسم لە ئینتیماکەەکە ڕێگرە لە گەیشتن من ئێستا ئاماژە پێدەم دووەمیان هەر کەسێکت بێ دەوڵەتێکی کورد دروستکە هەمومان کە هەموو ئامانجمان ئەوەیە ئەبێت هەموو تاکێکی کورد ئینتیمای هەبێت ئەو ئینتیمانێتەوەی یەخۆی سێشتمانێمە هەستی نەتەوەیمانەیە هوشاری نەتەوەیمانێ بیری نەتەوەیمانەیە جارێ ئێمە هوشارەکەش تا ئەندازەیە کەمترە نەگەشتون بەشێکی زۆری نەگەشتۆتە بیری نەتەوەیەکە ئەگەر هەستەکەش بێت تا ئەندازەیەک باشترە بەڵام هوشاری لەوە باشتر ئایا لە تاکی کووردە ئەمڕۆ گەشتوتە سەر ئەوەی کە هوشاری نەتەوەیمان هەبێت ئەگەر هوشاری نەتەوەیمانەوەنی حەزەکەین دەوڵەتمان هەبێ و نەتەوەەوە هەستەوەیە گرتوەکان تابلویەکمانە بێ قانونان بن نووسرابێ دەوڵەتی کوردی و ئاڵایەکمان تاکی کورد هەستی نەتەوەیەکە گەر نەبوو بێکو پێش ئەتر ئاماژەم پێدانێت توان ڕاپەڕین کات هەستی نەتەوەی دروست بوو بەڵام وردە وان لێکرد کاڵ بێتەوە بوو چونکە ئەو جۆرە کەسانی کە هاتن ئەو پلۆپۆستانە وەرگرت بەڕاستی ئینتیمایەکی نەتەوەی نانیە ئەگەر کەسێک ئینتیمایەکی نەتەوەی هەبێت مامۆسا ئینتیمای نەتەوەی نەبێ ناتوان دەرزەکە باشی بڵێتەوە ناوێت دەرزەکە باشی بڵێتەوە ئەگەر جوتیارێک کرێکارم دکتۆرێک هەر کەسێکی تر ئەوانەی پلۆپۆستانەیە ئەگەر ئینتیمای نەتەوەیان نەبێ ئەتوانرێت ئەم باشووری کوردستانە ببێت نەک بۆ نمونە بۆ پاشەکانی تری کوردستان دەبێتە نمونەیەکی دیموکراسی پێشکەوتووی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە بە ئینتیمای نەتەوەیی دەکرێت ئەم شتە بە ئینتیمای دەکرێت لە هەموو تاکێکەوە لە بچووکترین پۆستەوە ینی بڵم بچووترین وەزیفەوە تاوەکو گەورەترین وەزیفە دەبێ هەمومان ڕازگۆ بین لەگەڵ یەکترا دەبێ وامان لێبێ وا لە هەموو تاکێکی کورتکەین بەڕاستی درسۆز بە بەرامبەر بە نیشتیمانەکەی و بە بەرامبەر بە نەتەوەکەی کە هەر کەسێ ئینتیمانەتەوە بوو ئیتر وردە ئێمە لە هەموو بوارەکانە پێش دەکەوین چی بوارێک تۆ دەگەیتەوە ئەمەیە دەبێتە هۆی داڕێژەرێک بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی ئەو دەوڵەتە لەسەر ئینتیمانەتەوەی دروست بێ باوەڕ ناکەم بتوانرێت بڕوخێنرێت کەس ناتوانێت بێڕوخێنێت بەڵێ لە دوێ ڕاپەڕینەوە ئەوەی کە مامۆسا باسیەکە وەکو مامۆسایە کە زیاتر لە کەرتی زانستیە لە ناو زانکۆکانە ئیشەکات زۆر ڕەخ نەقدی ئەوە کاکاک جەبارکە ئێوە بۆنێسەوە خۆتان پارتێکی سیاسیتانەیە بە ناوی پارتی نەتەوەیی کوردستان حیزبێکی سیاسیە ئیش بۆ ئەوە ئەکەن بەپی ناوەکە کە لە ڕیفۆرمەوە ناوی نەتەوەی بێت جەوهری پارتەکەش وایە بەڵام ئەم قسە لەسەرەوەکە نەقدی ئینتیمای نەتەوەییەکە بۆچی ئینتیمای نەتەوەی لە ناو کووردا چی وای کردووە کاڵ بێتەوە لە ئاسی پێویستان نەبێ و ئەو گەشتبینی تۆشاتە بۆ گەیشتن بە استراتیژیت لە پێشتر وەڵامتدایەوە ئەمە ڕێگرێ بێ لەو گەشتبینێش ئەمە هۆکاری چییە؟
وەکو مامۆستا شارەتی پێدا گەر هەستێکی نەتەوەی یا با بڵێن هۆشیارێکی نەتەوەی یا ئینتیمایەکی نەتەوەی نەبێ خەڵکی خۆی بە کوژ نادە ڕاپەڕینێ بکە لە دوای ڕاپەڕینیش بەڕای من هەست بە هۆشیارێکی گشتی بە شێوەیەکی گشتی لە خەڵکی کوردستان دەکەم بۆی کە کاتێک کە زروفێکی ئاسایی ئابووری یا سیاسی یا ڕۆشنبیری هەیە خەڵکەکە لەگەڵ ئەم نەمەتە خۆی گونجاندەوە هەست بە هۆشیاری بەڵام ئێمەکەوا هەستمان کردو کە ئینتیمای نەتەوەی کەم بێتەوە ڕاستە کابڵۆتەوە کەم بۆتەوە بەڵام نەگەشتە ئاستی مەترسیدار پەیوەندی بە جیهانگیریەوە پەیوەندی بە گۆڕانکاریە خێراکانی دنیا و ناوچەکەشەوە هەیە بەڕای من ئەمە ئەوەی کابلوونەکە کابلوونێکی گشتیە بەڵام خودی کەمبوونەوەی ئینتیمایەتەوەی بەو ڕادە مەترسیدارانێ بە دەلیلی ئەوەی خەڵکێک کە دێتە سەر جادە ڕادەپەڕێ لە بەرامبەر شتێک لە کوردستان بەرامبەر بە دامدەزگا حکومەکانی خۆمان بەڵام کاتێک کە داعش دێت هەڕەشەیەکی جزی لەسەر بوونی نەتەوەی مە دروستەکە سێرەکەی خەڵکەکە هەمووی بەبەیەک خەڵکی خۆبەخش و خەڵکی پێشمەرگە خەڵک هەمووی بەبی پێشمەرگە ینی لە مەحەتەیەک لە محەتەکان بۆ دەرەکەوێگە قیاسی بکەی سمپلی وەرگری ئەمەکە واقعە بۆ دەرەکەوێت کە فعلەن ئەمە هێشتا ئینتیمای نەتەوەی بە ئامانجی پاراستنینەتەوە کەەوە هێڵی سوورە بەنسبەت خەڵکە بەرزترین نقطەی ئینتیمای نەتەوە ئەوەیە کە نەتەوەکە هەست بکە بەرگی لە خۆی بکە ئەمە خۆی نقطەیەکی زۆر گرینگە مێشووی نەتەوەکانی دنیا کە ماونەتەوە تا ئێستا هەر دلیلی ئەوەی ئێمە 100 ساڵە بەس ئەم دەوڵەتە نەتەوەیانە مێدە چۆسێنەوە 500 ساڵ دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەوی پێشتریش ئەو هەموو حملە گەورە بۆ سرینەتەوەی ئێمە دروست بوو ئێمە بە زمانی خۆمان قسە دەکەین باش ئێمە لەسەر خاک خۆمانین ئێمە هەر سەرباری و حملە گەورە کەواتە ئینتیمای نەتەوەی ئینتیمایەکی استراتیژی دوور درێژ ناخی خەڵکدا ئەمە خاڵێکم عەفوم کە خاڵی دووەمەوەی کە زۆر بەڕای منەوە کە بڵێن گرینگەوەی مامۆستا ئیشارەتی پێدا ئەوەیە ئێمە هەمومان ئەرکیەوەمان هەیە تعبیە نەتەوەی بکەین تعبیەی نەتەوەی بکەین تعبیە هەستی نەتەوەی بکەین تعبیە ئەوەی بکەین کە ئینتیمای نەتەوەی بەڵام تعبیە بە کەرەستە ئەکرێ ئێستا تۆ ببوورە یعنی بازەوە کرێ کە نەتەوە و ئینتیما بۆ نەتەوە ئەبێ ڕۆڵەکانی وڵاتی خۆش بوێ زۆرجا ئەم خۆشەویستیەوە ئەم ئینتیمابوونەوە ئەم پێکەوە ژیان و ئەم ڕۆحی نزیکبوونەوەی کەمتر ئەبێتەوە پێ دوانیە ئەمەش بۆ خۆی دیسانەوە ئینتیمای نەتەوەی لە دوای ڕاپەڕینەوە هێواش یعنی نەهێشت بڕاتە پێشەوە قۆناغی باشی نەبری و لە ئاستی تموحەکانی ئێمە کە 26 ساڵ چارەکە سەدەیەکە یعنی کاریگەری خۆی بەجێ نەهێشتووە ئێمە بدەن بۆ دابنین کە وەکو مامۆستا ئیشارەتی پێدا مەترسی لەسەر لاوازبوونی ئینتیمای نەتەوەی هەیە ئەمەش کومەڵە فاکتەر هەیە وەکو باسم کرد فاکتەری جیهانی بوون و فاکتەری نێودەوڵەتی هەیە فاکتەری ئابووری هەیە ناکتر فاکتەرە ناوخۆیەکە عەفوم کە فاکتەری ئیقلیمیش هەیە واتە دەستش هەیە و فاکتەرە ناخۆیەکان وەکو باسم کرد خراپترین فاکتەرن کە کاریگەریانە هە لە ڕووی معادلاتی سیاسیەوە تۆ تەماشاکەی لە ڕووی مۆزوعی و کورد گەشەکردنێکی باشی بە خۆیەوە دیوە بەڵام ئەم گەشەکردنە پایەیەکە ناکرێت بە پایی یا زمینەی زاتیش یعنی لاوازی زمینەی زاتی جاریە ناڵێت تۆ هەنگاوی دوم چکە دای من هەنگاو دوای هەنگاو دەستێ پستێ هەنگاوێک هەیە کە هەنگاوی گەشەکردنی مۆزوعیە تۆ چیتە پێش پێویستە هەنگاو زاتێکەش بێت بۆ ئەوی تو هەنگاویتر بڕۆی پێشکەواتە ینی لە ڕۆ سیاسێکەوە کەواتە لە ڕووی فاکتەری ناوخۆیشەوە ڕۆڵی گەورە هەیە و بەڕاستیش مەترسی لەسەر لاوازبووی نەتەوەی ئینتیمای نەتەوەی هەیە کە ئەم دڵسۆزی و ئینتیمانەتەوەیش نەما جارێکە لەوانەیە نەهێڵێت تۆ زیاتر هەنگاو بنێ ماوەی بەرنامەکەم تەواو بێمێ دو پرسیار لە بەڕێزگم تا چەند ئەمە کاریگەری هەبوو بۆ سەر پارچەکانی تری کوردستان لە دوای ئازاری 1990 ئێمە دوو کاریگەری مامەسە پارچەکانەوە بووە کاریگەرەیەکی ئیجابی کە هەست و نستی نەتەوەی جارێکە خوڵقاندوێتەوە زمینەیەکی بۆ پارچەکانی کوردستانیش خوڵقاندووە کە ئیتر ئەمانیش لە مەسەلەی وجودەوە بڕۆنە قۆناغێکی تر ئەمە خۆی نقطەیەکی گرینگە بەڵام وایسە لە ڕۆژاوا و باکوورەیە کاریگەری ئێرە بووە کاریگەری زۆر گەورە و زۆر با بڵێن بەرچاو و کاریگەری ئیجابی گەورەی هەبوو بەڵام کاریگەر سلبەکەشمان ئەو بە جارێکە ئەمانیش ترسیان لەوە ئێمە ژەگەر هاتینە ئەوان لەوانەیە پرسیاریمانە دروست ببێ ئەگەر هاتینە قۆناغی ئەوان بەم شێوازە ڕۆشتین کەواتە دووبارە ینی مەلەلێک دروست دەکا لەوانەیە ئەمە لێستاوە ئینتیمای نەتەوەی لاوازکە لەلایەن تاکانی کورد لە پارچەکانی کوردستان بەهۆی چی بەهۆی سلوکی زاتی و ناخۆی خۆمان بۆیە پێویستە بەڕاستی پێداچنەوەیەکی گشتگیر بەسەر سلوکی خۆمان بکەینەوە وەکو هەم وەک دەسەڵاتە وەکو لاەنە سیاسی بەڵام ماوەستا تەعقیبێکە بوو وەکو دوا پرسیار لە بەڕێز ڕاپەڕین وەکو ڕووداوێکی مێژووی ئایامە حتمێتێکی مێژووی و ئەمێ دوا پرسیار بێ و دوا وەڵامی تۆش بێ بۆ بینەران دەبوو بکرایە لە هەموو ئەو ڕوانەوە کە ئێستا هەندێکی بە لایەنی پۆزیتیڤ هەندێکی بەلایەن نێگەتیڤ هەڵسەنگانی بۆ کردن ناوان هەردووکتانەوە بە تایبەتی لە دوای ئازاری 1990ەوە ئایا ئەمە حتمێتێکی مێژووی و دەبوو ڕووبیدایە و دوا وەڵام ڕاپەڕین دەمن
هەستی نەتەوەی شتەکەمان باس کرد دەبێت هەستی نەتەوەی وە هوشیاری جارە لە هەستەوە هەست ئافەوەکەی زیاتر سۆزەکەی زیاتر بەسەرازاڵەکە بوو بە هوشیاری سۆزەکە نامێنێ شتێکیش کە سۆز نەبوو واتە جێپی خۆی دەگرێ و ئامانجێکی و ئیسفادێکی زۆری لێ دەکرێت ئەگەرێک و سەرانسەری جیهانیش بگرین زۆر لەسەر نەڕۆم سەرانسەری هەموو جیهان بگرین کە سەردەمی ئەولەمەیەسەکانە بەڵام سێرەکەی نەتەوەی کاڵ نەبووەوە لە وڵاتان مەسن یەکی لە وڵاتە لەو چەند وڵاتێکی پێشکەوتوتان پێ دەڵمەکو فەڕەنسا و ئەڵمانیا و نەمسا و ئەمانە چەندین حیزبی نەتەوەی تیایە هەیە لەوێدا چەندی پارتی نەتەوەی تایە کە ئەسڵی هەڵبژاردنەکانەوە جای وا دەنگ دێنن وەکو چەند ساڵ لەمە پێش پارتی نەتەوەی لە نەمسا دەنگێکی زۆری هێنا بەڵام موامەرێکی دەوڵەتی دەکرا ئەم پارتانە هەن کەواتە ئێمەش نەتەوەی کوردی کە بە چەندین ساڵە چەسەنراوەتەوە لە دوای دەوڵەتی مادۆ کە 550 پێش زای ڕووخاوە خەقامەنشینەکان دێ ئەشکانەکان دێ ساسانەکان گەچی کوردشتێکی وتوان نەکردو بۆ کورد و دوایەوەتر بەرە زەمەنەکانی تریش دێ کورد زۆر چەساوات هەچەندە منیشینەکان دروست بوون بەڵام منیشینەکان سەربەخۆیەکی تەواویان نەبوو سەربەخۆیەکی مەحەلیانەوە بۆ ئەوی ڕێژە چاودێری دابوون ئێمە ئەو ڕاپەرینە بەڕاستی شکۆیەکی گەورەیە بۆ بگەری کورد سەروەریەکە بۆ گەری کورد ئەبوایە ئەو ڕاپەرینە لە ماوەی تا ئێسەکانە 26 ساڵە ڕوویداوە ئەم ڕاپەرینە دەبوایە بە شێوەیەکی وا بناقێکی زیاتر پتۆ بکرا لە هەموو بوارەکانە ئێستا ببوایە بە ڕووناکایەک بووە بۆ هەموو نەت پارچەکانی تری کوردستان بۆ ڕۆژهڵاتی ناوڕاست کە کورد گەلێکی ئاوایە گەشت ئەوە اینجا دەبێت ئێمە هەستە نەتەوەیەکان سۆزەکەی بەسەرا لابەرین واتە نابێت سۆزی بەسەرا بێ هەستی نەتەوەیکە بچێتێ بۆ شاری نەتەوەیە سۆزەکەی لاچێت کە سۆزیش لاچ و واتە تۆ بەرەو پێشەوە دەچێت ئێمە بۆیە دەمانەوێت ڕاپەڕین ئەگەر لە مەولاش ئەوە کە کراوە دەبێت لە مەولا جارێکی تر دەست پێ بکەینەوە ئەوەی کە هەیە نالن سڕاوەتەوە بەڵام بۆچی وەستاوە یا بۆچی کاڵبەتەوە نامانێت ئەوە ئەمە زیاتر تۆخ بێتەوە مۆزوعەکە زیاتر بەرەو پێشەوە بەرین ئەوانەشی کە ئەو کەسانی کە بوار بەوە ئەدەن و بەرەو پێشی ئەخەن ئەوانە دەبێت ئینتیمایەکی نەتەوەییان هەبێت نەک بە قسە بێ بەکردەوە ئێوە تا چەند ئەمەتان لە بواری زانستا بۆنمە لە بەشەکانی مێژووی زانکۆکانە یا ئەو بەشانی تری پەیوەنی بە زانستە سیاسیەکانەوە برەو پێداوە یا ئیشتان لەسەر کردو ئەمە بکەن بە تیۆرێکی بەهێز لای خوێنکار تا دوجار تەرجەمە بێ بۆ ئەمری واقع ئەو عقلێتی کە نەقدەکەن لە نێو پەرتوکەکان و لە ناو زانسکاکانەوە ئێوە بتوان ڕیفۆرمیتیا بکەن من لەسەر ئەمە چەندیشتم هەیە بەڵام ئەو دوایەکەم بە کتێب ئەنی لەسەر هەندێشت ئەوە کە تۆ سەر هەر مامۆسایەکی بەڕێز لە هەر بوارەکە بە لە سەرەتایە بە تا زانکۆ هەر مامۆستایە کە بوارێک هەستێکی نەتەوە یا ئەگە هوشارێکی نەتەوەی بێ باشتریش کە هەی بێ سەرێکی خوێندکارەکان و قوتابیەکانی بە شێوەیەکی باش و نەتەوەی پەروەردەکات بێەوەی مامۆساکەش لەوانەیە مامۆساکە مامۆسایەکی بڵێن بەشی مێژوش نەبێ ینی بڵێن مامۆسای بەشەکانی تریش نەبێ بەڵام دەتوانێت لە هەر بوارێکی ترابێ ئەگەدە دەقەیەکیش دابنێت بڵێن لە هەندەسە بێت توب بێ لە بوارەکانی ترابێت دایبنێ بۆەوەی هەستێکی نەتەوەی لای خوێندکارەکان دروستکات من بەش بە حاڵ خۆم بەبێم باڵەخە تەلەبەکانش دەزانن چ لە ناوەندیەوە تاوەکو زانکۆ من ئەوم برۆ پێداوە ئەوم برۆ پێداوە لە ڕێی خۆمەوە ئەوم کردووە مامۆسای بەڕێژی ئاسی تاکەمە بەس وەکو کەلتور لە ناو زانکۆکان کەلتورێکی زانستی بێ بە کەلتووە بێ بە عەقڵێ بێ بە پرۆژە و بەرنامە لە ناو زانکۆ هەندی مامۆسای بەڕێزی تریش ئەواکە بەڵام ئاشتەکە ئامە نەخێر ئام نییەوە ئەو شتە ئام نەکراوە دەبێت مامۆسایانی زانکۆ لە هەموو کۆلێژەکانەکە هەمن ئەو هەستینەتەوەیە لە هەر بوارەکە لە بوارەکانە بێ هەستینەتەوەی بجوڵن لای تاکی کورد بۆ تاکی کورد زیاتر خۆشەویستی بە نیشتیمانەکەی و نەتەوەکەی بێت لە ڕێ ئەوە ئێمە پێشەکەوین لە حەچی بوارە پێشەکەوین کە دەخوێندرێت بۆ ئەوەی مەش بگەنە ئاستی گەلانی تر چونکە بەڕاستی نەتەوەی کورد خەبات زۆری چێشتووە ستەمی زۆری چێشتووە ئەو ئازادێشی با لە دەست نەچێ بناغەیەکی زۆر پتەودانێ بۆ ئەوەی بتوانین ئێمە بگەنە ببینن بە دەوڵەتێکی پتە و نەک دەوڵەتێک کە بناغی نەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولخالید سابر توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.